حمڵەی ئەمریکا بە ئێران بۆ قەرەبووکردنەوەی نەگەیشتن ئیسرائیل بەو ئامانجەیە کە خۆیان ئالامیان کردبوو. ئیسرائیل دای نابوو، ئیسرائیل و ئەمریکا دای نابوو بە کۆمەک بڕێک لە ئۆپۆزیسیۆن ئێران لە جوملە پەلەویچیەکان بێنە سەر کار و دەوڵەتە ڕوخێت و حمڵەیەکەکەن و هەموو شتێک جێبەجێ بێ و نەخشەی ئەوانە چێتە پێشەوە و ڕژیم چینجێکە بێ. خب ئەمە موافق نەبوو. وەخت 10 ڕۆژ ئیدامەی پێیا کرد، ئیسرائیل خۆی هاتە پایەوەی کە بەکەڕات مەسئولینیان بانیان کردم شەڕا بە تەنیایی بە ئێمە ناچێتە پێشەوە، داوای دەخاڵەت لە ئەمریکایان کرد. من لەسەر ئەتومیەکەی ئەوەی کە چەندێک ئەمەی کە ترامپ و نەتانیاهۆ باسیەکەن کە بە ئەهداف خۆیان گەیشتن و ئەتۆمیتەوە بوو، هیچ منبعێکی موەسەقی تر جیا لە تەرەفینە کە لەم شەڕان کە فکر ناکەم جێی باوەڕ بن هیچ کامێکیان هەتا جمهوری ئیسلامیش ئەویش وا نایژێ، وەلێ ئەوەی کە ئاژانس ئەتۆمی، ئەوەی کە گڕۆسی باسیەکە، ئەوەی کە متەخەسسین باسیەکەن، ئەو ئیدعانەی کە ترامپ باسیەکە خۆ ئەو جۆرەی کە ئەمان باسیەکەن واقعی نییە.